باهۆی پێنەدانی شایستە دارایی کۆمپانیاکان و دواکەوتنی موچەی کرێکارانی ژینگە پارێزەوە بۆ ماوەی نزیکەی 7 ڕۆژ ماوەی 9 ڕۆژە شۆفێران و کرێکارانی ژینگە پارێزی کۆمپانیای شکار لە سنووری شارەوانی تەکیە و ژمارەیەک شارەوانی دیکەی سنووری چەمچەماڵ مانیان لە کارەکانیان گرتووە. بەو هۆیەوە زبڵ و خاشاکێکی زۆر لە کۆڵان و شەقام و شوێنە گشتەکاندا کۆبووەتەوە و جگە لە سیمایەکی ناشرین مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیش بەو هۆیەوە دەکرێت. ئێمە وەکو کرێکارن کۆمپانیای شکار ماوەی 9 ڕۆژە مانمان گرتووە وەڵی زۆر چونکە هەر یەکێک لە ئێمە بگرا ئێستا هەموویش نومناڵی هەیە عایلی هەیە هەیە و عایلی لەسەرە بەڕاستی ناڕاتە ڕێوەژیان ئاوایی وەکو کرێکاران ئێمە دوا مۆڵەتمان پێنج ستێشن بوو دامانە کۆمپانیاوتمان 2 مانگە چاوەڕێکەین یعنی ئیشمان کردووە بێ پارە. ئێمە بۆ ماوەی 2 مانگ و 6 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە دەستیمان پێەکەن هەرڵێن ئەم مانگەنە ئێمە پێیان وتی یەکەم جاروتیان 15 مانگ سرفەمان بۆ سەر پەکرێ 25 مانگ 2 مەعاشتان پێکەوە دێنێ تر 20 مانگ بۆ 25 مانگ ئێستا خۆتەزانانی ئمڕۆکە و 6 و 7 مانگە هێشتا 250 مانگ وەرنەگرتووە. بەڕاستی ئەمە حاڵنی ئەمەوە زانی ئاوهاییە یعنی کە گوتیان ئەمە بە کۆمپانیایکردنی وڵاتە کۆمپانیاژەوە حاڵێتی حکومت بۆ خۆی بایەگە لە ئیشی باشتر بوو جاران مەحاسە بۆ شتیتیانە دوای ئەوە کرێکارێکی داماوی وەک ئەمانە ئەوە تا 2 مانگە معاشیان وەرنەگرتووە یعنی ئەمە 9 ڕۆژ ئاوها 9 ڕۆژی تر ئاوها بێتە بەحر ئەمناوە یعنی بەبێ خەڵک جادە بگرێت زبڵەکە جاداگرێ. بەیان پەیوەندی بە ئیبراهیم ئەحمەد سەرۆکی شارەوانی ناحیی تەچێوە کرد. ناوبرا وتی هەر ئەمڕۆ سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانیان کردووە و بڕیار دراوە لە ئایندەیەکی نزیکدا کێشەی دواکەوتنی موچەی و کرێکار و شۆفێرانە چارەسەر بکرێت. لای خۆشیەوە سەرپەرشتیاری گشتی کۆمپانیای شکار لە زۆنی چەمچەماڵ ڕایگەیاند چەکی موچەی 3 مانجە و کرێکارانیان وەرگرتووە و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا پارەیان پێ بدرێت و موچەی 2 مانجان پێکەوە بۆ خەرج بکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی بۆیان کردوین بە چەکەکەشمان بردووە بۆ بانک و هیداعیشمان کردووە بەڵام هەفتەی پێشوو لە بانقا وتیان ئێمە هەفتەی ئایندە شتان بۆ ئەکەین ئیتر چاوەڕێ بزانین ئەم هەفتە چیمان بۆ ئەکەن ئەو وەکارەشی کە ئێمە نەمانتوانیوە بەردەوامی لە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشە تەنها وەرنەگرتنی شایستە داراییەکانە. دوا بە دوای ڕووماڵی ئەمڕۆی پەیام لە ناحیەی تەچێ بەشێک لەو زبڵ و خاشاکانەی لە شەقام و کۆڵان و شوێنە گشتەکاندا کۆببوونەوە لەلایەن تیمەکانی شارەوانیەوە پاکرانەوە. جگە لە ناحیەی تەکێش ماوەی 3 ڕۆژە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش بە هەمان مەبەست کرێکاران و شۆفێرانی کۆمپانیای ناوبراومانیان لە کارەکانیان گرتووە و دەڵێن تا پێنەدانی 2 موچە بەسەر یەکەوە ئامادەنین بچنەوە سەر کارەکانیان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.